پێشکەشە بە کاکی وا زیارەتی خۆشەویست وەرەوە پێشکەشە بە کاک ئەکام سۆرانی ئاوازەکەش بە یادی مامۆستای گەورە مامۆستا ئاواتبۆکانی بەدەست کۆنجە زێرەکانی مامۆستا ڕێبار چەمانە خۆشەویست لێ ڕازێنێتەوە بژی ئەوەی لە نێو سینەمدا تەنها پارچە گۆشتێکە ئەوەی لە نێو سینەمدا تەنها پارچە گۆشتێکە ئەویش کە پێی دەڵێن دڵ حوکمی سەرژیان دەکات جاری وایە کە دڵ خۆی بڕیارێک دەردەکات جاری وایە کە دڵ خۆی بڕیارێک دەردەکات خۆی داشنا کەسێک بێ و خۆی دەستنیم دەستی دەکات دل بەساداکەی ئاواشیانم پێ مەکە لەم خەرە دەستی زانە کە نەزانیم فێر دەکا مەم خەرە دەستی زانە کە نەزانیم فێر دەکا ئێستاشکەوە عاشق بووم دڵ لە دەست بێ دڵێکە ئێستاشکەوە عاشق بووم دڵ لە دەست بێ دڵێکە دوای هەموو عەزابدانم دڵار چاوەڕێی دەکا دوای هەموو عەزابدانم دڵار چاوەڕێی دەکا ظروف و زمان چون کۆت بە دەستی نەزان ئای لە ظروف و زمان چون کۆت بە دەستی نەزان ڕاوچی بووم لە باخی ڕاو و چەندین بازم هەڵەفران لەگەڵ چەند باز بەرز بووم تا گەشما پڕی ئاسمان لەگەڵ چەند باز بەرز بووم تا گەشما پڕی ئاسمان لەوێ دەستیان لێ بەردرام کەوت بە جێژاری ژیان خزان في درجي أنا ويا كويا ورسي
لگوشی خمدا إلهی فریم کوا کودم لگوشی خمدا إلهی فریم کوا کافر عالم ببینی بودین دگرتوا وكو من بصر كزنيد نوي آدم وعوا وكو من بصر كزنيد نوي آدم وعوا تستم دوهي لك بشتم سماوتوا دل دست إنساني كم وكو من دويتوا دل دست إنساني كم وكو من دويتوا أوي بآواتم بو ضمني برنايتوا أوي بآواتم بو ضمني برنايتوا لكروتيني عشق ظلم فين كاتوا لكروتيني عشق ظلم فين كاتوا قربان البرنامج يا ابوي بدك تصورش